گیۆی ئازیزم، من نازانم ژیانم بەرەو کوێ دەڕوات، چی بەسەر هۆشیاری ئێمەدا دێت. ژیان چیتر چێژی جارانی نەماوە، هەموو شتەکانی دەوروبەرم بەرەو خەمۆچیم دەبن. هەر باشەم کاغەز و ڕەنگانەم هەیە، گەرنا من بەبێ ئەم پەڕ و ڕەنگانە دەڕووخێم. ئەوان بۆ من هیواگەلێکن، لەگەڵ ئەوان داوای لە دەستم چووە دووبارە بنیادی دەنێمەوە. هەموو شتەکان دوای ئەوەی کات بەسەریاندا تێدەپەڕێت، کۆن و سارد و مات دەبن. من چی بکەم؟ من دەمەوێت جگە لەوانەی ڕۆژانە چاومان لەسەریانە، ستایل و ڕەنگی نوێدا بێنم. هەموو ڕەنگە کۆنەکان درەوشاوەیەکی خەمناکیان لە دڵمدا هەیە. ئایا ئەوە هەر لە سروش داوان، یان چاوەکانم کزبین و نەخۆشن؟ لێرەدا من دووبارەوەت پێ دەڵێمەوە، ژیانم زۆر سەخت بووە. کاتێگە واگرە دەکوژێنمەوە کە خەریکە خەونەکانم دەسووتێنێت. لە ناخی هەموو ئەو کارە ساتانەدا هێڵی خۆشی هەیە کە دەمەوێ ڕەنگەکانم بخەمەوە سەریان و نیشانتی بدەم. ئەو هێڵە خێرایانە دڵخۆشم دەکەن کاتێک باب بەسەر چێڵگەکانی گەنمدا شەپۆل دەدات، کەروێشکە دەکا و شەپۆلی گەنم بە پێچاو پێچیانەوە دەبینم. هەروەها تابلۆی پێڵاوی جووتیارێک کە نەهامەتی زۆر لە دەوری خۆی نزیک دەکاتەوە. خۆشی تێدایە کە دەمەوێت بە ڕەنگ و جوڵەش ژیانی بەبەردا بکەمەوە. شتە ناشرینەکان تایبەتمەندیەکی هونەریان هەیە کە ڕەنگە لە شتە جوانەکاندا نەمان دۆزی بێتنەوە. چاوی هونەرمەندیش ئەو شتانە زووتر دەبینێ و ئەوە لە دەست نادات. ئەمڕۆ من پۆرترێتی خۆمم کێشا، هەموو بەیانیەک کە لە ئاوێنەدا سەیری خۆم دەکەم، لە دڵی خۆمدا دەڵێم تۆ ڕوخسارێکی شکست خواردووی، ئەی ڕوخساری ناشرینی ڤینسنت. بۆچی سەر لە نوێ ڕوخسارت تازە ناکەیتەوە؟ تف لە ئاوێنەکە دەکەم و دەڕۆمە دەرەوە. ئەمڕۆ ڕوخسارم سیر کردەوە و بیری گوڕوتینی جارانی خۆمم کەوتەوە، نەک وەگەوەی سروش دویستی، بەڵکو وەگەوەی من ویستم. دوو چاوی گورگاسام هەیە، دەم و چاوێکی سەوز و سمێڵێکی وەک ڕەنگی ئاگر. گوێچکەم لە ناو تابلۆکە دەرکەوتبوو کە چی پێویستم پێی نەبوو. پەڕەکەم گرت، گوێزانم دەرهێنا، مەبەستم ڕیشتاشینە و دەرمێنا. وا دیارە سەرم لێ شێواوە لە نێوان سەرم لە دەرەوە و ناوەی تابلۆکە. باشە، چی لەو گرێ گۆشتە دەکەم کە پێی دەگوترێ گوێچکە؟ بۆ ئەو ژنەم نارد کە بەهای منی نەدەزانی و منیش خۆشم دەویست. باشە، با پەیوەندیەکان ئاسایی ببنەوە. بەڕاستی پەنجەی شەشەمم دەتوانێت زیاتر لەوانی دیکە کار بکات. سەما دەکا و تەوبە دەکا و ناز دەکات،
بەسەر پانتایی کانڤاسی تابلۆکەدا. دادەنیشم و بیر لە ناخی خۆم دەکەمەوە، بیر لەوە دەکەمەوە دنیا پیر بووە و ڕوخساری چرچ و لۆج بووە. ڕوخساری تابلۆکەش زیاتر بەرەو ئارامبوونەوە دەچێت. ئای خوایە گیان، چی بکەم پێشەوەی شەو باڵ بەسەر تاوەری ڕۆحدا بکێشێت، فڵچە و ڕەنگەکان بە خێرایی دەوەشێنم، لێدانی ڕاست و کورت، تیژ و بەهێز، ڕەنگەکانم ڕوون و سەرەتایین، زەرد، شین، سوور. دەمەوێت شتەکان بگەڕێنمەوە بۆ تازەگەری خۆیان، وەگەوەی جیهان تازە لە یەکەم هێلکەی گەردوونی خۆی تروکا بێت. تا ئێستاش لەبیرم نییە ئێوارە بوو یان دوای خەوتن یان پێش بەرەبەیان، ڕەنگی لیلاک بە نیشانەی شەو هێڵی ئاسۆیی تەڕم بەکاردەهێنا. کاتێک دەچینە دەرەوە بۆ باخچە بۆ لێکردنەوەی قەڕنابیت، من لە نزیک دارێکەوە دانیشتە بووم و سەیری کرمێکی سەوز و زەردم دەکرد. لە کاتێکدا کرمەکە بەدبەختتر لە من بە خۆشحاڵیەوە لە نێوان لقەکاندا دەڕۆیشت و لە ناکاو هاوسەنگی لەدەستدا و کەوت. سنگم ئازاری پێگەیشت پێشەوەی ملم لەسرم جیا ببێتەوە. بەلای خۆمەوە سەری خۆمم گرت، وەک ئاسکێکی ترسا و هەناسەم دەدا. وە کاتێک ئەو ناوم بەجێهێشت، توویەک ڕەنگی خۆی لەسەر کراسە سپیەکەم بەجێهێشت بوو. بیرم دێتەوە کە تەمەنم 12 ساڵان بوو، هەستم بە تۆخی ڕەنگی توو دەکرد، نەگێستا کە لەسەر کراسە سپیەکەم پەڵەی داناوە. لەو ڕۆژەوە کاتێک کاتژمێر 12 دێت، هەست دەکەم دڵخۆش دەبم. بیرۆکەیەکی زۆر پاڵم پێوە دەنێ بۆ تابلۆی تازە کە چی ناتوانم بیکەم. لە ناو گوڵە بە ڕۆژەدا تل دەخۆمەوە، ڕەنگی زەرد. من لە تیشک و هەناسەی ئەم هەسارە خۆشە هەوا هەڵدەبژم، چاوی لێ دەڕوانم و چاوم لە چاوی خۆر گیر دەکەم کە ڕۆحی گەردوون لە ڕۆژدایە تا چاوەکانم دەسووتێنێت. دووشت ڕۆحم دەجوڵێنن، تەماشاکردنی خۆر و مردن. دەمەوێت بەناو ئەستێرەکاندا سەفەر بکەم، ئەم جەستە نەکبەتەیشم ناتوانێ بجوڵێ وەک جاران. ئێمەی ڕۆڵەکانی زەوی کەی دەڕۆین، دەست کێشە خوێناویەکانمان هەڵدەگرین، بەڵام بۆ کوێ؟ بۆ خەون بێگومان نازانم. دوێنێ هەندێ وێنەی گوڵم بە ڕەنگی گڵ نەخشاند، دوای ئەوەی خۆم لە ناو پیسیدا دەبینمەوە، گوێچکەکانیشم سەوز و زەرد بوون بەسەر سرمدا گەشەیان دەکرد، وەک نەخۆشێکی ئەبەدی. کەروێشکی یادەوەریش بەبێ هەوا فرکان فرکان دەکەن لە مێشکمدا. سەری گەنم و کەروێشک، کەروێشک و گەنم، کەروێشکەکان مێشکم دەکۆڵن، کورک کورک. هەموو شتێک خەونێکە، خەونەکان بێهودەن، پەڕی خۆریش بەردەوام فریومانەدات. بەم زوانە متمانەی خۆر بۆ خۆم دەگەڕێنمەوە،
ڕۆح وەک باڵندێک لە سنگمدا ئازاد دەکەم بەرەو خاچی خۆر. ئای هەناسەدان، ئای گوڵەکانی سوندوس، قەفەسەکان دەکەمەوە و کۆتاییت پێدەێنم بەم دەمانچەیە.